بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ڕاگررتنی داوامی قوتابخانەکان درێژ بکاتەوە بەبێ بڕیاری وەزارەتی پەروەردە تا هەشتی مانگی داهاتوو دەرگای قوتابخانەکان بۆ قۆناغانی 1 تا 11 درێژەی پێدەدرێت و دواتر کۆبوونەوەیکی لیژنەی باڵای کۆرۆنا بەڕێوە دەچێت و دووبارە هەڵسەنگاندن بۆ پرۆسەی خوێندن دەکرێتەوە. لە بەرنامی ئەمڕۆ سەرەوە دەکەین هۆکاری درێژەدان بە داخستنی دەرگای قوتابخانەکان لەلایەن وەزارەتی پەروەردە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا بەردەوامی داخستنی دەرگای قوتابخانەکان کێشە بۆ پرۆگرامەکانی خوێندن و چارنووسی خوێندن لەم ساڵدا دروست ناکات و ئایا یەکی هەڵوێستی یەکێتی مامۆسایان سەبارەت بەم بڕیاری وەزارەتی پەروەردە چیە و هەوڵەکانیان چیوە بۆی کە لێبڕین لە موچەی مامۆسایان کۆتایی پێبێت؟ مامۆسایان و قوتابیان و خوێندکاران و خانەوادە بەڕێز وەزارەتی پەروەردەی هەرێم بڕیاریدا ڕاگررتنی پرۆسەی خوێندن تا هەشتی مانگی داهاتوو بەردەوام بێت. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم ڕاگەیەنراوێکی تایبەت بە ڕاگررتنی پرۆسەی خوێندن بەهۆی هەڵکشانی ژمارەی توشبوونی کۆڕۆنا بڵاو کردەوە و دەڵێت بەهۆی زیادبوونی ژمارەی توشبوون و مردن بە کۆڕۆنا ئاماژە بە هەڵسانگاندنی تەندروستی بڕیاردرا جگە لە قۆناغی 12 ئامادەی و پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە سەرجەم قۆناغەکانی دیکەی خوێندن تا ڕێکەوتی هەشتی نیسانی 2021 تەنها بۆ ئەنجامدانی هەڵسەنگاندنی بازنەی یەکەم و تاقیکردنەوەکانی 20 نمرەی نووسینەکی لە قوتابخانە حکوومیەکان و تاقیکردنەوەی کۆتایی وەرز لە قوتابخانە ناحکوومیەکان دەبێت. بە شێوازێکی دیکە وەزارەتی پەروەردە ڕاشی گەیاندووە هەموو ئەو قوتابخانە حکوومیانەی هەڵسەنگاندنی بازنەی یەکەم و تاقیکردنەوەی 20 نمرەی نووسینەکیان کردووە دەوامیان تا هەشتی نیسان ڕادەگیرێت. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکەی وەزارەتی پەروەردە هاتووە لە کۆبوونەوەی داهاتووی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا هەڵسەنگاندنی نوێ بۆ دۆخی تەندروستی دەکرێت و بڕیاری نوێ دەدرێت. بە پێچەوانەی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند کە پرۆسەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان حکومی و تایبەت لە سەرەتای هەفتەی داهاتوو بە پابەندبوون بە ساڵنامەی زانکۆیی دەست پێ دەکاتەوە. عەباس ئەکرام وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند ڕۆژی شەمەی داهاتوو کە دەکاتە 27 سەی 2021 پرۆسەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. بە شێوەیەک زانکۆکان پابەند دەبن بە ساڵنامەی زانکۆیی کە لە سەرەتای ساڵی خوێندنی ئەکادیمیدا ڕێژراوە. دووبارە ڕاگرتنەوەی دەوامی خوێندن لەلایەن وەزارەتی پەروەردە لە کاتێکدایە. ڕۆژی 12 ئەم مانگە حکوومەتی هەرێم بە پاساوی زیادبوونی حاڵەتەکانی کۆڕۆنا بڕیاری داخستنی دەرگاکانی ناوەندەکانی خوێندنی وەک هەڵسەنگاندنی دۆخەکە دەرکرد و ئەمڕۆژ لەگەڵ تەواوبوونی ئەو وادەیە بڕیارەکەی تا هەشتی نیسان درێژ کردەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆسایانمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین تێڕوانینی ئێوە بۆ بڕیاری وەزارەتی پەروەردە سەبارەت بە درێژەدان بە داخستنی دەرگای قوتابخانەکان بۆ پۆلی 1 تاوەکو 11 چۆن لێک دەدەنەوە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بنیاری کەناڵەکەتان و بۆ جەنابتان و هیوای تەندروستی دەخوازم بۆ سەرجەم خەڵکی کوردستان. دیارە بارودۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کارگەری بوو لەسەر داخستنی قوتابخانەکان لە پێش جژنی نەورۆز. هەرچەند ئێمە بەڕاستی پێمان باشتر بوو زووتر خوێندنەکە دەستی پێ بکە، بەڵام کە خوێندن دەستی پێ کرد بەو شێوە بەپێی ئەو ساڵنامە نوێیە کە وەزارەتی پەروەردە بریاری لەسەریدا، بەڵام بەرزبوونەوەی توشبووان ڤایرۆسی کۆرۆنا وای لێ کرد کە دیسان حکوومەت یان وەزارەتی پەروەردە پەناب بە بۆ داخستنی دەرگای قوتابخانەکان و هەروەها وەزارەتی خوێندنی باڵایش ئەو ماوەی جژنەی نەورۆزە وەکو پشووی ڕاگەیان تاکو دەوامی فەرمی ڕۆژ یەکشەمە دەستی پێکاتەوە. وەکو یەکێتی مامۆسایانی کوردستان حتمما نیگەرانی لە داخستنی دەرگای قوتابخانەکان، بەڵام بارودۆخە تەندروستیەکە دیارە وا دەخوازێت و راپۆرتی وزارەتی تەندروستی مەترسیدارە و بارودۆخەکە مەترسیدارە. هەر لەم ماوە ئێمە ژمارێک لە مامۆستانمان بەدەستدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. خۆشبەختانە تا ئێستا قوتابیەکیان خوێندکارێک تا ئێستا
بۆ ڤایرۆسە کۆچی دوایی نەکردە بە حکمی ئەم ڤایرۆسە کارگەری لەسەر منداڵ نابێت بەڵام منداڵ تەنها دەیگوازێتەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر وە خێرا دەبێت لە گواستنەوەکەی بەڵام بەداخەوە ژمارێک مامۆستامان لەدەست داوە ئێمە هیوادارین لە ئەم داخستنی ئەم قوتابخانە درێژە نەخەیانێت کۆبنەوەی هەشتی مانگ بە ئەنجام بگەیت بە کۆمەڵی ڕێکاری تەندروستی بتوانێت دەرگای قوتابخانەکە بکرێتەوە هەچەند دەرگای قوتابخانەکان ژمارێک لە قوتابخانە بەکراوی دەمێنێتەوە بۆ نمونە پۆلی 12 ئەوە بەردەوام دەبێت لە خوێندنی خۆی و دەی مانگ دەی چوار تاقیکردنەوەکانیان هەیە کۆتایی وەرز و پەیمانگەکان سەر بە وزارەتی پەروەردە هەمووی بەردەوام دەبن هەروەها ئەو قوتابخانانە کە تاقیکردنەوەکانی بیسییان نەکردووە بۆ بازنەکانی دووەم و سێەم یان بازنەیەکەم هەڵساندنی بۆ دەکرێت ئەوانە بە کراوی دەمێننەوە تاقیکردنەوەکانی بەس تەنها بۆ تاقیکردنەوەکانە هەروەها قوتابخانە ناحکومیەکانیش کە ئەوانە بە خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین قۆناغێکیان بڕێ و تاقیکردنەوەکانی کۆتایی وەرز دەکەن لە هەشتی مانگ هیوادارین بارودۆخەکە بڕێک ئاسانتر بێ بۆ ئەتوانێت بکرێتە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە باشە بەس مامۆستا ئێوە پێتان وایە ینی تەناو کاری تەندروستیە چکە لێرە و لەوێش گوێمان لە دەبێت کەەوە کاری سیاسیش لە پشت داخستنی قوتابخانەکانەوە پێ دوایە تەناو کارە تەندروستیەکەی سوکارڕەنگی خەڵک پرسیار کە بۆچی شوێنە گشتیەکان بڵێن مۆڵەکان قۆناغی 12 بڵێن تا زانکۆ و پەیمانگەکان کراونەتەوە بەس بڵێن قوتابخانەکان بڵێن دابخرێن لە کاتێکە بازەوەکێک کە لەوێ ڕەنگە ڕێکاری تەندروستی باش گیراوێتە بەر لەو کاتەی کە لەو ماوەیە و مانگەی پێشوو کە دەرگاکان کرابوونەوە ئێمە پێشتریش ئاماژەمان بکرد هیچ هۆکارێکی سیاسی نییە لە مەوزوعەکە پێشتر خەڵک ئەنجەتی وا بوو کە موچە نەبوو ئیسە موچەکەش هەیە و هیچ کێشە گرفتیش نییە لە موچە خۆشبەختانە حکوومەت یاریمی کوردستان التیزامی کردو 3 مانگە بە دانی موچە لە کاتی خۆی بەڵام بە بڕینەوە ئینشاڵڵا و بڕینیشەوە بە زووترین کات نامێنێت تەسەوڕ ناکەم هیچ هۆکارێکی سیاسی لە مەوزوعەکە بێ بەڵام هۆکاری نەخۆشەکەیە بڵاوبوونی نەخۆشەکەیە هۆکاری پابندبوونی خەڵک پابند نەبوونی خەڵک بە ڕێکارە تەندروستیەکانە هۆکاری ئەوە تا کە حکوومەت فشارێکی باش ناخاتە سەر خەڵک بە ئیلتیزامکردنیان بە بەستنی ماسک و قەدەغەکردنی کۆمەڵێ گردبوونەوە و ئاهەنگی شایی و هەروەها سەرهەڵدانی پرسە جارێکی تر و کردنەوەی دەرگای با بڵێن مزگەوتەکان و هەموو شتێک بە کوڵێن کراوەیە تەنها گەشت و گوزاریشە تەنها پەروەردە وزارەتی پەروەردە جورئەتی نەک وزارەتی پەروەردە هیچ لایەنێک جورئەتی ئەوە نییە دەرگای قوتابخانەکان بکاتەوە لە مەترسیە توشبووان زۆر بێت ئەمە من لێرەوە سپاسی مامۆستایان و قوتابیانی خوێندکاران دەکەم سپاسی ئیدارەکانی قوتابخانەکان دەکەم تا ئیلتیزامێکی تا ڕادەیەک باش بوو بە ڕێکارە تەندروستیەکانیان جێبەجێ کرد ئەوەی بەتوانایان بوو بەڵام بەداخەوە لە دوای دەرگای قوتابخانەکان التزام نییە ناو خەڵکی التزام نییە لە بازار التزام نییە گردبوونەوە تا ئێستا زاهرێکی تر دروست بووە گردبوونەوەی عشایری و هۆزایەتی لە دەڤەرەکان و داوەتکردنی بە هەزاران خەڵک لە داوەتێکە یا لە مناسبێکە ئەو تێکەڵبوونە ئەمە کەمووی هۆکارە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە حکوومەت دەسوەستانە بەس تەنها چاودێری دەکات لەو بابەتە بەڵام تەنها بۆ قوتابخانەکان بەڕاستی ئەمەش بەڕاستی نیگەرانین لەو بارودۆخە باشە بەس مامۆستاوەکو بەرز وتت پابندی کە لە قوتابخانەکان باش بووە لە ماوەی ڕابرد و ئەی هۆکارتیە کە بڵێن درێژە درێ بە داخستنی هیچ ئامارێکتان لەبەردەستدایە بۆ نمونە ڕێژەی توشبوونی قوتابیان بە پێی راپۆرتەکانی وەزارەتی تەندروستی زیاد ببێ ڕێژەی توشبوونی مامۆسایان بە ڤایرۆسەکە لە ماوەی کەمتر لە مانگیەکە کە بڵێن لە مانگی لە حوتی دووە تاوکو دەی سێکە کراونەتەوە بڵێن زۆر بووە ڕێژەکە ڕێژەکە توشبووان بەگشتی لە هەرێمی کوردستان و لە عێراق بەرز بووە بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە 50 حاڵەتە یان لە 40 حاڵەتە ئەمڕۆ لە 500 تێپەڕیە بەرەو 600 دەڕوا لە عێراقا بەرەو 5000 ئەو دیاریدەشتە هەیە ژمارەی کۆچ کردو لە عێراقا زۆر بوو ئەمە بۆ هۆکاری ئەوە کە مەترسی پەیداکە لە هەرێمی کوردستانیشە ڕێژەکە لە ناو قوتابیان و خوێندکاران تەسەوڕەکەم 20% تێ نەپەڕی ئەوەی من ئاگام لێبێ لە ناو مامۆستایان و قوتابیان بەڵام ئەوش مەترسی پەیدا کرد لای کەس و کاری قوتابیان و خوێندکاران لە ناو مامۆستایەکان
هەچەند ئێمە پێمان باش و خوێندن بەردەوام بێتەوە ئێمە لەگەڵ دوێنێ من لە 25 دقیقە زیاتر لەگەڵ خودی جنابی وەزیری پەروەردە گفتوگویەکمان لەسەر ئەو بابەتە کرد و من تەفەهومی مەترسیەکانی وەزارەت دەکەین و هیوادارین دوای هەشتی مانگ بریارێک بدرێت و یاکو حەلێک بدرۆست بۆم بارودۆخە ناکرێت مەساڵی خوێندنمان بەو شێوە مانگێک دەوام کرێت مانگێک دەوام نەکرێت بەڕاستی مەترسی پەیدا دەبێت لەسەر پرۆسەی خوێندن لەسەر ئایندەی ئەو منداڵانە لەسەر مەسەلەی بڵاوبوونەوەی نەخوێنەواری ئەمە هەمووی ترسمان هەیە لێ بەڕاستی تێبینیمان هەیە لەسەر ئەو بریارانە. بەڵێ بەس وەکو خۆتان وەکو بۆچوونی یەکێتی مامۆسایان ئێوە لەگەڵ بڵێن درێژکردنەوەی داخستنی دەرگای قوتابخانەکان نەبوون وەکو یەکێتی مامۆسایان کە بەڕێز دەڵێ دوێنێش لەگەڵ وەزیری پەروەردە قسەتان کردووە بۆچوونی یەکێتی مامۆسایان وەکو بۆچوونی خۆی چی بوو؟ نەک بۆچوونی یەکێتی مامۆسایان بۆچوونی وزارەتی پەروەردە بۆچوونی حکوومەت بۆچوونی مامۆستایان بۆچوونی لیژنەی پەروەردە لە پەرلەمان کە خوێندن بەردەوام بێت بەڵام ئەو خوێندنە نەبێتە هۆکاری توشبوون یان هۆکاری مردنی مامۆستا یان قوتابی یان خوێندکارێک ئەگەر مەترسی لەسەر ژیان بوو بەڕاستی ژیان لە هەموو شتێک گرنگترە. بەڵێ بەس وەکو ئاماری چەند مامۆستا بڵێن بە کۆرۆنا کۆچی دوایان کردووە یاخود بەڕێزوتت قوتابی ئەم حاڵەتەنە بەس وەکو مامۆستا هیچ ئامارێکتان لایە چەند مامۆستا بە کۆرۆنا کۆچی دوایان کردووە؟ مامۆستا حەکیم لە ماوەی ئەم دەڕۆژە دەڕۆژی نەورۆز و با بڵێن ئەم دەڕۆژە کە پشوو بووە و ماوەی دەڕۆژە ئەوەی ئاگام لێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان نزیکەی 7-8 مامۆستایە کۆچی دوایی کردووە بە مامۆستای خانیشینەوە ئەوەی تەکید بووم لێی سییانیان بە کۆرۆنە بووە واتە لە ماوەی دەڕۆژ سێ مامۆستا بە کۆرۆنە کۆچی دوایی بکە بەڕاستی مەترسیدارە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە بڵین ئەم داوامڕاگرتنە چەندە کێشە بۆ پرۆگرامی خوێندن دروست دەکات خۆتان ئاگادارن ستانداردی جیهانی 200 ڕۆژە بڵین 900 کاتژمێر ئێمە لەم ساڵدا 25 ڕۆژێک خوێندراوە بۆ خۆناغەکانی 1 و 11 وایە ئەمە زۆر کاریگەری خراپی نابێت بۆ سەر منهەج و پرۆگرامی خوێندن؟ حتمما مەترسی دروست دەکات و بەڕاستی بشێوەیەک دروست دەکات و تەنانەت لە ڕووی معنەویشەوە قوتابیان و خوێندکاران ئێستا لە بارودۆخێکی دەرونی قورسدان جگە لەوەشە کارگەری لەسەر پرۆگرامەکان دەبێت هیوایان ینی وا دەبینی کە هیوایان بە خوێندن نەماوە هیوایان بە تاقیکردنەوەکان نەماوە بەڕاستی ینی متمانیان بە بارودۆخەکە نەماوە دەڵێمە دەڕۆژ دەوامەکەین مانگی دانیشتن بەڕاستی مەترسیدارە بەڵام مەسالی ستاندەری نێودەوڵەتی ساڵی پار یەک وەرز کرا و تێپەڕ ینی کێشەی گرفت دروست نەبوو لەوە لە ڕووی نێودەوڵەتی لەوە بارودۆخێکی نائاساییە لە وڵاتی عێراق بۆ نمونە وەکو نمونەیەک ئیمساڵ قوتابیان و خوێندکاران دەڕۆژ قوتابخانەیان نەبینی و لە هەفتەیەکە یەک ڕۆژ 10 هەفتە دەوامیان نەکرد ڕێک بەلە 4 ڕۆژ با بڵێن 4 ڕۆژی مابوو ئەعلانی تاقیکردنەوەکانی نیمەی ساڵی کرد کە ئەمە بەڕاستی دژی ڕێنمایەکان و یاسای پەروەردەیە بارودۆخێکی نائاساییە واتە دەکرێت حکوومەت دەستکاری وزارەتی پەروەردە دەستکاری پرۆگرامەکان بکە کەمی کاتەوە داوام چڕ بکاتەوە لە ئایندەیە ئەگەر مەترسی نەخۆشەکە نەما یان بەهاتنی ڤاکسینەکە بە مامۆستایان دەستی پێکە وزارەتی پەروەردە بەڵێنی بە ئێمە دا وەزارەتی تەندروستی بەڵێنی بە ئێمە داوە کە ڤاکسینەکە هات ژمارەیەکی باشی بۆ مامۆستایان بە تایبەتی و مامۆستایانە کە نەخۆشی درێژخایەن یان هەیە یان بەتەمەن نزیکن لە تەمەنی خاننشینەوە بە ئەوانە دەستی پێ بکرێت ئەمانە دەبنە هەمووی دەبێتە هۆکاری ئەوە جارێکی تر دەرگای قوتابخانەکان بکرێتەوە و بارودۆخەکە ئاسایی بێتەوە. باشە بەزۆکو ئاستی نێودوڵەتی بەڕێزوتت پارێژ وەرزێک خوێندرا بڵین هیچ ئەو ڕێکخراو نێودوڵەتیان دوایی کێشە بۆ بڕوانامەی هەرێم بۆ خوێندنەکەی دروست نابێت ئەگەر بۆ نمونە کەمتر بێت لە ڕووی نێودوڵەتیەوە مەبەست تەسەور ناکەم لەبەرەوە شتەکە عامە لە هەموو جیهانە لە عێراقەوا بوو لە وڵاتەکانی تروا بوو لە ئێران وا بوو لە ئەردۆن لە لوبنان ئەو بریارانە درا زۆر وڵاتانی ئەوروپا پرۆگرامەکان تەواو نەبوون تاقیکردنەوەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی کرا لە ژمارەیەک وڵات بەڕاستی لەبەرەوە بارودۆخەکە
نائاساییە ینی نەخۆشیێک بڵاو بۆتەوە یەقەی هەموو جیهانی گرتوتەوە نەک تەنها ناوچەیەکە شەڕی تایە یان پەتایەکی لەو ناوچە بڵاو بۆتەوە یان بارودۆخی ناوچەکە جیاوازە هەموو جیهانی گرتێتەوە. باشە بەس وەکو هیچ بڕارێکەیە ئەوەندەی کێوە لەگەڵ وەزارەتی پەروەردە ڕاوێژتان کردێ بۆ کەمکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن هیچ بڕارێکەیە تاکو ئێستا بڵێن لەو بارەیەوە؟ بۆ نمونە پۆلی 12 لیژنەیەک پێکێنران لەلایەن وەزارەتی پەروەردەوە دراستەی کەمکردنەوەی پرۆگرامەکانەکەت ئەوە نمونەیەکە پۆلی 12 و ئەو پۆلەکانتر ساڵە لە ساڵان وەزارەتی پەروەردە مەرجی نەبووە 100% بۆ نمونە بابەتێک لە بابەتەکان لە قوتابخانەکان تەواو نەبووە دەبێ هەمووی داخل بێ نەخێر ئەوە دەمێنێتەوە لەسەر قوتابخانەکە و لەسەر مامۆستاکە و لەسەر ئەو ماوە کە خوێندتە. بەڵێ ینی بۆ قۆناغ جگە لە پۆلی 12 بۆ قۆناغەکانی تریش ئەگەر هەیە کەم بکرێتەوە بڵێن جگە لە پۆلی 12 کەوان خۆپیشاندانیان کرد هەموو داواکاریەکانیشان جێبەجێ کرا بڵێ مامۆستا حەکیم ئەوەی پۆلی 12 با بڵێن تایبەتمەندی خۆی هەیە و داواکارەکان جێبەجێ کراوە پێش ئەوە خۆپیشاندنیش بکرێت. من لەگەڵ جەنابی وەزیرە پێش دوو مانگ سەردانێکی قوتابخانەیەکمان کرد ئەمەدەیەکمان کرد لە سلێمانی لەوێ ژمارەیەک لە قوتابیانی خوێندکاران داواکارەیەکان ئارەسەی وەزیر کردووە زەریش بڵێنی دا کە دراست بکرێ ئەو بارودۆخە بەپێی بارودۆخەکە دەگۆڕێت. احتیمالە نەخۆشەکە ئەوەندە قرس بێت وەرزی دووەم قوتابیانی پۆلی 12 نەتوانن بڕۆن بۆ قوتابخانە بە ئەلکترۆنی بخۆنن ینی بۆ نمونە بەڵام تاقیکردنەوەکان لە کاتی خۆی دەکرێت 100% ئاسانکاری کراوە وەرزی دووهەم هێنرا پێشەوە تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی دووەم بۆ ئەوە دەرفەتێکی باش لە 4 ڕۆژ زیاتر بۆ بەرامبەر بە قوتابیان و خوێندکاران بێت. ئەو پۆلەکانتر پەیوەندی بە خودی قوتابخانەکەەوە هەیە پەیوەندی بە مامۆستاکە هەیە زۆر جار هەیە لە قوتابخانەیەک بە نمونە مامۆستایان درەنگ پێگەیشتووە یان مامۆستایان نەبووە نیم پرۆگرامەکەیان خوێندەوە بەڵام لە قوتابخانێکی تر پرۆگرامەکە بە کاملی خوێنراوە. تاقیکردنەوەکان لەسەر ئاستی قوتابخانەکەیە نەک لەسەر ئاستی هەموو کوردستان یان لەسەر ئاستی پارێزگایەک یان لەسەر ئاستی پەروەردەیەک. تاقیکردنەوەکان لەسەر ئاستی قوتابخانەکەیە و ئاستی قوتابخانەکەش کێ تەحلیلێکە ئەو پرۆگرامە کە خوێندتە یا لە لای مامۆستاکەەوە کە دەست نیشان دەکرێت. بەڵێ بەزۆک و قۆناغی بڵێن 1 و 2 3 بنەڕەتی زۆر کێشیان بۆ دروست نەبوو ئەم ساڵ و ساڵی ڕابردوش بڵێن تاکو ئێستا نەتوانراوە پیتەکانیش بە تەواوەتی بخوێنن ئەمە کێشەیەکی گەورە دروست ناکە بۆ ئەو بەتابەتی و قۆناغانە قۆناغە 1 و 2 بڵێن 3 بنەڕەتی. مامۆستا حەکیمەوە کاری ساتێکی زۆر گەورایە بەڕاستی جەنابەت ئاماژات پێکرد مەترسیەکی زۆر گەورایە بەڕاستی دەرکیش بە ئەوەکەین بەداخەوە بایکۆتیش ینی لە ساڵانی ڕابردوو کارگەری بوو لەسەر خوێندن قوتابیمان هەیە لە پۆلی 4 یان پۆلی 5 تا ئێستا بەباشی پیتەکان ناناسێتەوە بەڕاستی ئەوە جێگەی نیگەرانیە و جێگەی داخە دەبێت قەرەبوو بکرێتەوە بەڵام چۆن قەرەبوو کرێتەوە دەبێت بەرنامەیە دانرێت بۆ ئەمە و حتمما ئەمە قورسایەکێکی دەسەرکەوێتە شانی کەسوکاری قوتابیان دەبێت زیاتر خەمی بخۆن بەڵام دەبێت ئەمە ئەرکی حکوومەتە خەمی حکوومەتە دەبێت بەها شێوەیەک بێکردنەوەی خولە هاوینانە بەها شێوازێک بێت دەبێت بەڕاستی ئێمە فریای ئەو وەزع بکەوین پۆلەکانی 2-3 بەڕاستی مناڵەکان پیتەکان ناناستنەوە بەداخەوە کێشە و گرفتمان بۆ دروست بووە لەوە و مەترسی هەیە تەنها قوتابخانە ناحکومیەکان نەبێت و یان ئەو قوتابیان نەبێت کە کەسوکاریان زیاتر متابعیان کردە یان خۆیان لە ماڵە وانیان پێوتێتەوە. باشە بەس مامۆستاوەکو بڵین شتێکی شێ بۆ ئاشکردنەوەی قوتابی لەگەڵ خوێندن ڕەنگە دابران هەیە بۆ نمونە ماوەی پێش و تا حوتی دوو هەر لە ماڵەوە بوو دوای لە حوتی دوو تا بڵین 11 خوێندویانە ئێستا دووبارە دابڕێنەوە تاوەکو 8 مانگ دەبێت چی بکرێت چ لە سەراستی وەزارەتی پەروەردە چ لە سەراستی خێزان بۆی ئەو دابڕانەی کە دروست بووە یاخود قوتابی لەگەڵ خوێندن ئاش بکرێتەوە. دەبێت ئێمە هیوانە بڕین و ئومێدمان هەیە کە بە مامۆستاکانمان بە قوتابیانمان بە کەسوکاری قوتابیان کە کۆڵ نادەن خوێندن زۆر گرنگە کۆمەڵگا دەبێت کۆمەلگایەکی خوێنەوار بێت وشیار بێت ئەش بە قوتابخانە دەبێت
دەبێت ئێمە لە ئەمڕۆ بەرنامەدانی بۆ مناڵەکانی خۆمان پشەکان تەواو بوو بەیانی کۆتا ڕۆژە لە ڕۆژی شەمەوە بەرنامەدانی بۆ مناڵەکانمان ئەوەی پێمان ئەکرێت لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنی ئەبێت لە ڕێگەی کەناڵەکانی پەروەردە و کەناڵەکانی ژمارێک لە قوتابخانە کەناڵی پەروەردەیی هەیە لە ڕێگەی کەناڵە جیهانەکانی پەروەردەیی هەیە جیهانیە لەسەر ئاستی هەموو جیهانە لە سایت ئەلکترۆنیەکان یوتیوب هەوڵێک بدەین مناڵەکانمان هەر نەبێ ڕۆژی دووسێ کاتژمێریش بێت لەگەڵ پەروەردەوە لەگەڵ خوێندنەوە ئاشنایەکەین یاکو ئێمە کتێبی ئەمە دابینکەین کتێبی با بڵێن مطالعەی خارجی ژمارەیە کتێبی لەسەر ئاستی خۆیان بۆیان دابینکەین دەستکەن بە خوێندن خۆیان پرۆگرامەکانی خۆیان پرۆگرامی خۆیان یاکو لە کۆمەڵێک کار بکەین بۆ ئەوە وزارەتی پەروەردە لە ڕاگەاندنەکانی خۆی کار لەسەر ئەو بکە سایتە پەروەردەکانی خۆی بەردەوام بێت با بڵێن کارێک بکە بۆ ئەوە منداڵەکان دانەبڕێن لە مامۆستاکانیان دەکری هەموو مامۆستایەک لەگەڵ پۆلەکەی خۆی گروپێکی ڤایبەر دابنا لە هەفتەیەک ئەگەر دوو کاتژمێریش بێت قسەکردن لەگەڵ خوێندکاران و قوتابیانی خۆی کۆمەڵێ بابەتی گشتی کۆمەڵایەتی ڕۆشنبیری باس بکرێت ئەمانە هەمووی دەبێتە ئەوە کە ئەوەی جەنابێت دەڵێت ئاش بنەوە بە خوێندن بەڵام لایەنی دەرونی مناڵەکانمانیش باش نین بەڕاستی نەبوونی توێژەری کۆمەڵاتی لەناو قوتابخانەکان کارگەری زۆر گەورە هەیە لەسەر ئەوە لەم بارودۆخە لەم نەخۆشیە لەم ترسا کە چۆتە ناوخمان لە بنێ ئەو نەخۆشیە ئێمە هەوڵدەین وەزعەکە ئاساییکەینەوە باشە بە زۆکو خوێندنی بڵێن ئەلکترۆنی هیچ سوودێکیە بوو ئێستا شەر خۆی بەردەوامەوەی کە پێشتر پەیڕەو دەکرا یاخود بڵێم پرۆژەیە لە کوردستان ڕوبەڕۆی شکست بۆ وەکو خوێندنی ئەلکترۆنی مامۆستا حەکیم خوێندنی ئەلکترۆنی ئەوەی ئاگامان لێ بوو پاڵپشت بوو بەڕاستی نەبووە فەرمی چەندجا وزارەتی پەروەردە هەوڵیدا بەڵام بەداخەوە مەسەلەی بایکۆتکردن لە دەڤەری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان کارگەری بوو ئەوە لەسەر ئەو متابعە نەکرێت بۆ نمونە لە سونەکانی هەولێر و دۆک 70% لە سەرەتاوە ئەقبالێکی باش بوو نزیکەی 70% سوودیان لێوت بەڵام کەمە ئەوانیش ئامارەکان بەرەو دوا ڕۆیشت ئەوانیش دوورکەوتنەوە لەو خوێندنە ئەمە خوێندنی ئەلکترۆنی وەکو پاڵپی شتێکیش بێت دەبێت دانەبڕین من یەک لەوانەمە کوڕی خۆم زۆر سوودی وەرگرت لە مەسەلەی خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین لەگەڵ مامۆستاکانی لەگەڵ ئەوە بەڵام احتیمالە من ئیمکانێتێک لەبەردەستم بێت خەڵکی تر ئیمکانێت لەبەردەستی نەبێت بەڕاستی ئەویش کێشە و گرفتە بەڵام بتوانین زۆرترین خەڵک سوود لەو بابەتە وەرگرێت بتوانین لە ڕاگەاندنەوە باسی سوودەکانی خوێندنی ئەلکترۆنی کۆبوونەوەی ئەلکترۆنی گەیاندنی مناڵەکانمان بە یەکتریوە لە ڕێگەی ئەلکترۆنیوە ئەمڕۆ ئەوانە گرنگە ئەمە ئیشی ڕاگەاندنەکانە زیاتر بۆ ئەوە خوێندن بەردەوام بێت زۆر لە وڵاتەکان تەنانەت تاقیکردنەوەکانیش بە شوێکی ئۆنلاین دەکرێت باشە بە زۆکو وەزارەتی پەروەردە خۆی ئەم خزمەتگوزاری ئێستا بەردەستە وەکو پێویستە خەڵک ئەگەر سوودی قوتابیان سوودی لێ وەربگرن خوێندنی ئەلکترۆنیەکە ئێستاش بڵێ هەر بەردەستە لە سەرەتاوە ئیشێ باش لەسەری کرا و قوتابخانەیەکی ئەلکترۆنی دامەزرا و ئیشەکان زۆر بە جوانی دەڕۆیشت بەڵام با بڵێن ئاشنابوونی خەڵک بەو جۆرە خوێندنە هەروەها هەمومان لەگەڵی نەبووین ئێمە کۆکیتی مامۆسانیش لەگەڵی نەبووین ئەوەمان بە چارەسەر نەزانی ئەمە بۆ هۆکاری ئەوە کە ئەقبال لەسەری کەم بێت بەڵام تەسەوڕەکە وزارەتی پەروەردە زۆر بە ئاسانی دەتوانێت تەفعیلی بکات و بەردەست بێت بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ناوبڕێک بەڵام کەناڵە پەروەردەیەکانی وزارەتی پەروەردە و قوتابخانێکی تر بەردەوامن بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز مامۆستا سەبارەت بە خوێندنی تایبەت یان خوێندنگا هەلیەکان بە حکمیەوەی کە ڕەنگاوان ئۆنلاین و ئەلکترۆنیان باشتر بێت لە خوێندنگا حکومیەکان خەڵک زۆر قوتابیان زۆر ڕۆیشتون بۆ ئەو خوێندنگایانە یاخود بڵێن خوێندنی گشتی پاشەکشەی نەکردووە لەم ساڵ بەرامبەر بە خوێندنی یاهلی لە هەموو وڵاتانی دنیا خوێندنی تایبەت هەیە و خوێندنی حکومیش هەیە
و دەوروبەری ئێمەش پڕە لەو دیاریدا و حتمما قوتابخانە ناحکومیەکان بەڕاستی ئەرکێکی گەورەیان لەسەر حکوومەت کەم کردێتەوە ژمارەیە لە قوتابیان و خوێندکاران ڕویان کردێتە ئەو قوتابخانانە بەڕاستی ئەوش دەبێتە هۆکاری کەمکردنی فشار لەسەر قوتابخانە حکومیەکان لەلایەکی شووە دەرفەتی بۆ نزیکەی 4000 گەنج ڕەخساندووە کارێکی باشە بەڵام ئەو معنایەوە نیە مەوەکێتی مامۆسایانی کوردستان تەشجیعی خوێندنی ناحکومی دەکەین و پێچوانەوە ئێمە پێمان باشە خوێندنە حکومیەکان بەڕاستی کەس نەتوانیان هیچ دەستگایەکی تر پەروەردەی نەتوانێت منافەسەی بکات بەڵام بەداخەوە بەزعکە و بارودۆخەکە ئەوە ڕۆیشتووە کە ئیسا ئەمڕۆ قوتابخانە ناحکومیەکان ڕۆلی باشتر دەبینین لە قوتابخانە حکومیەکان ئەو ناحکومیەکانە بەڕاستی هەر لە یەکەم ڕۆژەوە دەستپێکردنی دەوام چ لە ناو ناوەندی خوێندن بێت چ ڕێگەی ئوکترۆنی بێت بە جدی وەریان گرت بە حکمی ئەوە مەسەلەکە پارەیە لانی ئابووری و دارایەکەیان باشە مامۆستاکان ملتەزمن بە ئیدارەکانی خۆیان بۆ وەرگرتنی موچەکانیان بەرامبەر بۆ جوهدێکە ئەیان برد بەو شێوە ئەو خوێندنە باش ڕۆیشت و وەرزی یەکەمیان بە تەواوەتی خوێند و ئەمڕۆ دەبواە پێش نەورۆزیش تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمیان بکردایەت بەڵام بە حکمی داخستنی دەرگای قوتابخانەکان دواخرا بۆ 27 مانگ کە 27 مانگ تاقیکردنەوەکانیان دەستی پێکات بۆ ماوەی دە ڕۆژ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم لە 160 حتمما ئەوەی جەنابەت ئاماژەی پێکرد ئاستەکان دیارە بەڵام یەک شتە خەمە بەرچاوت هەموو ساڵێک یەکەمەکانی پۆلی 12 لە قوتابخانە حکومیەکان دەبن زۆرینیان و لەو گەڕەکانیان لەو شوێنانە کە هەژارنشینن یان بڵێن لە ڕووی داراییوە بارودۆخێک دارایان تەواو نییە واتە مەرج نییە لێرە قوتابخانێکی ناحکومی پارێکی زۆر خرجکە و بتوانێت قوتابێکی زیرەک منافەسەی قوتابی لە ئاستێکی لە ڕووی هەژاری و لە ئاستی لە قوتابیانە کەمتر بێت باشە بەس ئێوە هەستان بەیز مەترسێ کردووە کە لەسەر زمانی کوردیە بێت لە هەندێک خوێندنگە کە بە زمانی غەیری کوردی دەخوێنرێ بۆ نمونە قوتابەکان نەتوانن بۆکو پێویست بە زمانی دایک قسە بکەن بنووسن ئەم حاڵەتە بەدی دەکرێت ئەو مەترسیشە بڵێن ئەگەر هەبێت لە هەموو قوتابخانەکان بە نێودەوڵەتەکانە زمانی کوردی بە باشی دەخوێنرێت باشە خراپ نییە و لایەنە نیشتیمانیەکەیش تەنانەت مێژووی کوردیش و بە زمانی کوردیش مێژوو کۆمەڵایە لایەنە کۆمەڵایەتێکەش بە زمانی کوردی ئەخوێنێت و چەندوانەیەکی تیشەیە بە زمانی کوردی تەنها بەڕاستی قوتابخانە نێودەوڵەتەکان نەبێ ئەو کە پرۆگرامی خوێنن هەیە وڵام زمانی کوردیش تێ ئەخوێنرێت خۆشبەختانەی وزارەتی خوێندنی باڵا ئەو بریارانە کە پێش 2 ساڵ درا بۆ گروپی پزیشکی و گروپی ئەندازیاری کە زمانی کوردی و عەرەبی مەرج نەبێت وزارەتی خوێندن باراش لە ئایندەیە بیری لەو خاڵە کردەکەەوە خاڵێکی هەڵەیەوە لە ئایندەیە ئەو بریارە لا ئەدات نەک ئیمساڵ با بڵێن ساڵێکتر یان 2 ساڵتر کە زمانی کوردی و عەرەبیش دەبنە مەرج و نمرەکانیان لە پۆلەکانی با بڵێن لە وەرگرتنی لە کۆلیژەکانی ئەندازیاری و پزیشکیش دەبێت و لێرە مەترسێکی زۆر نابێت لەسەر زمانی کوردی بەڵێ بینە سەرتەوەرێکی ترەویش ژیان و زەرانی مامۆسایانە ڕەنگە گەرۆک پێویست پرۆسی خوێندن نەبێ پەیوەندی بەوێ کە مامۆسایان موچەکانیان کەمە حکومەت پێویست ئاورینە داونەتەوە ئێستا هیچ هەوڵێکێ بۆ ئەوی بە تەواوەتی ئەم لێبرنێش کۆتایی بێ وەکو خۆتان وەکو یەکێتی مامۆسایان ئێوەش هیچ هەوڵێکتان داویت ئەگەرێکێ لەو بارەیەوە مامۆستایان بەڕاستی هەل لە 2014 تا ئێستا لە بارودۆخێکیدا قورسدان وەکو لە سیستەمی پاشەکەوتنی موچە یان لە سیستەمی بڕینی موچە یان دواکەوتنی موچە مامۆستایان زۆر زەرمەندون بەڕاستی بارودۆخێکی قورسە تێپەڕین ئازارێکی زۆریان چێشت ساڵی پار ئێمە تەنها 5 موچەمان وەرگرتەوە پێنج موچەکەیش چواری بە بڕین بووە ئەو موچەکانی ترینی ساڵی پێرار بوو ئیمساڵ خۆشبەختانە هەر لە ساڵی 21ەوە حکوومەت بەڵێنێکی دا کە 25 مانگ موچەکان لە کاتی خۆی دەدا بە پێی ئەو داهاتە بەردەسێتی و بەو شێوە ئەمە بینین ئەوە سێهەم مانگە حکوومەت پابەندە بە بەڵێنەکەی خۆی و هەموو 25 مانگ موچەکان دەستی پێکات بە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ هەموو موچەکان دەدات بەڵام کێشەیەکمان ماوە بڕینەکە ماوە کە ئەوش لە 121
قرسە لەسەر مامۆستا لەبەرەوە هەموو مامۆستایان قەرزارن هەموو فەرمانبەرانی یاریمی کوردستان قەرزاری ساڵی پار و پێرارن و ئازارێکی زۆریان چێشت لەو بارودۆخە ئەوەی ئێمە پێشبینی دەکەین و بارودۆخەکە دەبینین احتیمالێکی زۆر هەیە کە مانگی چوار بە کاملی موچەکانمان وەرگرین ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە با بڵێن بۆ چوونەکان نزیکن لەگەڵ حکوومەتی عێراقا و ئەگەری هەیە ڕێکەون و پەرلەمانی عێراق دەنگ لەسەری بدا پەسەندی بکات ئەوە خاڵێکی ئیجابیە ئەگەر ئەوەشە نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا خۆی دەڵێ لە ڕووی داراییەوە باش بووینە بۆ لەبەر ئەوە نرخی نەوت بەرز بۆتەوە نرخی دۆلار بەرزە باج لەسەر هەموو شتێک دانراوە ڕێخستنەوەکانی کۆمەڵێ خەرجیەکان و داهاتی حکوومەت بەباشی دەڕوات هەروەها بڕینی موچەی ناسایی و کۆمەڵێ دوو موچە و سێ موچە حکوومەت خۆی باسەکە دەوێت شەقامەکان چاکاتەوە دەوێت دووسایی دروستکات دەوێت پرۆژەکان کۆتایی پێبێنێت ئەمە هەمووی ئاماژەیە بۆ باشبوونی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و وعدی داوە ئەگەر دارایەکەی باش بێ لێبڕینی موچە نەمێنێت باش ئەوەی کە بەرز دەڵێ زانیاریە کە مانگی داات و لێبڕینێکە نامێنێ یاخود پێشببینی خۆتە یاخود زانیاری لەگەڵ بەرپرسانی وەزارەتی پەروەردە و بڵین دارایی ئەوانە قسەتان کردو خۆتە ئێمە لەگەڵ بەرپرسانە قسەمان کردووە و لەگەڵ کۆمەڵێ پسپۆری بواری ئابووری و ئەو کەسانە کە لە ناو بابەتەکانیان بڵێن لە مەتبەخی قەرارن بەراتی قەراری ئابووری با بڵێن پێشبینیەکان وا دەڕوا و بریارەکان وا دەڕوا کە کەمە باری ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە جارانی ئەو هۆکارانە کە باسم بۆت کرد ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتن ئەوە هیچی ناوێت هیچ منەتی تیانیەوە هەر بارودۆخەکە ئیشەکە خۆی باش دەبێت ئەوەی لە زاری بەرپرسەکان تەکیدیان نەکردێتەوە 100% کە مانگی چوار بەکاملی دەدرێت بەڵام پێشبینیەکان وا دەڕوات باشە بەس وەکو مامۆسایانی بڵین وانەبێژیش کە ژمارەیان لە 70,000 زیاترە هیچ هەوڵێکەیە بکرێن بە هەمیشەیی دا بمەزرێن ئێوەی خۆتان هیچ هەوڵێکتان بۆ داون بۆ مامۆسایانی وانەبێژ هەوڵێکی باش دراوە و لە ڕابردوشە هەوڵ دراوە بۆ وانەبێژان و بۆ گرێبەستان و خۆشبەختانە گرێبەستانەوە ماوەی ساڵێکیشە موچەی با بڵێن فەرمانەکانیان دەرچووەوە چەندمانیشە موچەی وەکو کاملی وەرەگرن وەکو موچەی هەمیشەیی با بڵێن ببڕینەوە طبعاً وانەبێژانیش ئەوانش حەقی خۆیانە مامۆستامان هەیە 10 ساڵەوانە بێژە مامۆستامان هەیە 7 ساڵەوانە بێژە مامۆستامان هەیە 3 ساڵەوانە بێژە ئەوانش کێشە و گرفتیان هەیە ئەوانش بارودۆخی داراییان زۆر خراپە هەمویان گەنجن هەمویان بەرەو هاوسەرگێری دەڕۆن زمارێکیانی هاوسەرگێری کردوێتەوە لە بارودۆخی کرد زۆر قورسان بەڕاستی حکوومەت دەبێ بیرێکیان لێ بکاتەوە و قسەمان کردو لە سەریوە چەند یادداشتێکمان داتە حکوومەت و خودی وەزیری پەروەردە متابعی و بابەتەکەوە جهودێکی باشی بەکارهێناوە و هەنگاوی یەکەمی وزارەتی پەروەردەی سەداتە پێیسێکەکە لەو بابەتە بۆ ئەوە با بڵێن لێتە ناشاینەوە ژمارەیە گەندەڵیشکی تایە و بارودۆخە زۆر جارەیە لە گوندێکە تو پێویستیت بە 2 مامۆستا هەیە بەڵام 10 مامۆستا دانراوە زۆر جارە هەیە ناوی 10 مامۆستاکە هەیە بەڵام بە فعلی 4 دەوام دەکات 5 دەوام دەکات ئەمە بەڕاستی کێشە و گرفتە هەمووی دەبێت چاک بکرێتەوە زۆر جارەیە بۆ بابەتی هونەر وانەبێژ نووسراوە کە باوەنی هونەر هەر لەو قوتابخانە وجودی نییە ئەمە نەموو کێشەکە حکوومەت هەنگاوی یەکەم وزارەتی پەروەردە داتە پێیسکردنی ئەو ناوانە ئەو مامۆستایانە کە مستحقن و ئەکرێ حکوومەت هەر نەبێت ساڵانە ژمارێک لە مامۆستایانمان خانشین دەبن ژمارێک لەو مامۆستایانەی وانەبێژە لە شوێنیان دانەدرێت چەند ساڵێمە خەڵکێکی زۆرمان لێ خانەنشین بووە دەکرێت ئەوانە قەرەبوو بکرێتەوە بۆ مامۆستایانە یان حکوومەتیش بریارێک بدا هەمووی پارەکەی زۆر نییە لە بارودۆخێکی دارایی حکوومەت باش بێت ئەوانێشە دامەزێت لەبەرەوە وزارەتی پەروەردە زۆر پێویستی پیانە لەم قۆناغا تەنزیمی میلاکات نەکراوە کە تەنزیمی میلاکات نەکرا تو پێویستیت بۆ وانەبێژانە لە گوندەکان ئەوەدانکەنەوە باشە ئەی سەبارەت بە مامۆستایانی ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووکەوانە داواکاریان هەبوو بۆ بڵین موچەکان لە بریەوەی کە لە چەمچەماڵ پێ بدرێت بگوازرێتەوە بۆ کەرکووک و لەوێ لە بانکەی وەری بگرن هەموو جارێ بڵێن 400 قوتابخانە ناچار نەمن بین لەم چەمچەماڵ موچەکانیان وەربگرن وەکویژێتی مامۆسایان هیچ هەوڵێکتان بۆ داون ئەم کێشیان بۆ چارەسەر بکرێت
مەسلەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بەڕاستی ئێمە لقەکانمان لەوێ ئەکتیفن لقی کەرکووک لە شاری کەرکووکی خۆشەویست لقی خانەقین لە شاری خانەقینی خۆشەویست لقی مووسڵمان هەیە لە ناوچەکانی دەشتی نینەوای خۆشەویست ئەوانە ڕۆڵێکی گرنگ دەبینن خۆیان موچەکان بنومنە لە دەشتی نینەوە یان دەشتی مووسڵ یەکێتی مامۆستایان خۆی هەڵدەسێت بە دابەشکردنی ئەو موچانە و ئەرکی لەسەر شەی خۆیەتی بێ بەرامبەر با بڵێن خۆشبەختانە سەرکەوتوو بوون لە کارەکانیان لە خانەقیش ڕۆڵێکی گرنگ دەبینن لە کەرکووک ڕۆڵەکانیان زیاترە بەشدارن لە هەموو کارەکان و پەروەردە بێ یەکێتی مامۆستایان هیچ کارێک ناکات و بە فشار یەکێتی مامۆستانی کوردستان ئەو موچانێک دەبواە لە هەولێر دابشکەیە بەڵام لە دووری ڕێگەی هەولێر و کەرکووک گواسەوە بۆ چەمچەماڵ بەڵام مەترسیەکە لەوەیە هیچ لایەنێکی ئەمنی احتیماد لەسەری نییە لە ناو کەرکووکە لەبەرەوە کوردستانی نین کە ئەو پارە بپارێزێت ئێمە مەترسیمان لەسەر با بڵێن ئەو پارە زۆرەیە کە بڕاتە بەنقێک لە بەندخەکانی شاری کەرکووک هێزە ئەمنیەکان جاران هێزە ئەمنیە کوردیەکان لێوە بوون ئاسایشی کوردی لێوە بوو ئەوانیان پاراست بەڵام ئەمڕۆ ئەو هێزانە لەوێ احتیماد لەسەریان نییە مەترسی پەیدا دەبێت لەسەر ئەوە بگواستنەوەی ئەو پارە بۆ شاری کەرکووک بەڵام ئێمە کارە گرنگەکە ئەوە تا کە ئەوان بگوازێنەوە بۆ سەر حکوومەتی عێراق ئەوە حەقی ئەوەیە ئەوانە ماف و حقوقیان لە ئیدارەی کەرکووکە و ئیدارەی کەرکووکش ئێستا سەر بە عێراقە دەبێت ئەوانە بگۆستنەوە بۆ سەر عێراق ئەوە باشتر دەبێت کێشەکان و گرفتەکان کەمتر دەکات بەڵێ ئێوە بەس لەوە دەکرێت کە ئێستا حکوومەت هێرێم خۆی ڕازی نییە بگوازێنەوە سەر عێراق شتیوە لە ئارادایە خودۆکوی یەکێتی مامۆسایان پێشگیریەوەن کە ئەو بڵێن مامۆسایانی کە لە کەرکووکن و لە خوێندی کوردی موچەکانیان بگوازرێتەوە سەر عێراق بە کورتی بێ سپاس دەکەم مامۆستا ئەو مەسەلە مەسەلێکی سیاسیە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتێک لاری نەبووە لە گواستنەوەی موچەی ئەو مامۆستایانە یان ئەو فەرمانبەرانە بە پێچەوان و احتیمالە ئەو ئەرکە لە کۆڵی حکوومەت دەبێتەوە لە بەرەو پارەیەکی زۆر زۆرە پارەیەکی زۆرە لە گیرفانی خەڵکی هەرێمی کوردستان دەڕواتە ئەو شوێنانە داهاتەکانیشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نییە داهاتەکانی بۆ کێیە بۆ حکوومەتی عێراقە مەفروضە حکوومەتی عێراق موچەی ئەو خەڵکە بدا چ لە خانەقیە چ لە دووسخورماتووە چ لە داقووقە چ لە کەرکووکە چ لە بەرتڵەیە چ لە شنگارە ئەمە ژمارەیەکی زۆر موچەخۆر من ئەوەی ئاگام لێ نزیکەی بە هەموو وەزارەتەکان دەگاتە نزیکەی 40,000 کەس بە پێشمەرگە و بە ئاسایش و بە خەڵکانی تریشەوە ڕێژەکە زۆرەوە پارێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی عێراق ڕازی نییە لەبەرەوە مەوزوعەکە مەوزوعێکی سیاسیە ئەو هەموو پارە بەجارێک ناخاتە سەرخۆی و ئەمە یاریەکی سیاسی پێکات باش زۆر باشە سەبارەت بە مەسلەی دەستگیرکردنی مامۆسایان بڵێن حاڵی دەستگیرکردنی مامۆسایان لە دۆ کە بوو کە ئێستا شەر دەستگیر کراون بۆ نون مامۆستا بەدەل بەرواری و هەندێکی تریش وەکو یەکێتی مامۆسایان بۆ چێوڵێک نادەن بۆ ئازادبوونیە چکە تاکوێسە تۆمەتێکی ئەوتیان بەسەدا ساغ نەبووەوە تەناوەی کە خۆپیشاندانیان بۆ موچەکرده بوو هیچ هەوڵێک نادەن وەکو یەکێتی مامۆسایان خۆتان ئێمە پێداچمان بۆ بابەتەکردن خۆم سەردانی جەنابی پارێزگاری دۆهۆکم کرد کاک دکتۆر عەلی تەتەر هەروەها لقی دۆهۆک یەکێتی مامۆستایانی کوردستان بە ئیعازی ئێمە و بە لەسەر داواکاری ئێمە سەردانی ئەنجومەن و پارێزگا و هەروەها سەردانی پارێزگا و سەردانی کۆمەڵی دەستگا ئەمنیەکان کرا زۆربەی مامۆستایان کە لەو خۆپیشاندانە بەشدار بوون ئازاد کران تەنها مامۆستا بەدەل نەبێت و دیارە مۆزوعی ئەو مۆزوعێکی کۆمەڵایەتیشی تایە لەگەڵ چەند کەسێکە کە سکاڵیان لەسەری کردووە پێداچمان کردە بۆ بابەتەوە ئینشاءڵڵا بە زووترین کات ئەگەر هیچ بابەتێکی تر کۆمەڵایەتی یان سیاسی لەسەری نەبێت تەسەور ناکەم لەسەر مەسەلەی خۆپیشاندن بابەتەکە با بڵێن قورس کراتەوە لەسەری ڕاستە کێشە و گرفت هەیە ڕاستە با بڵێن ئێمە لە کاتی خۆینان ڕازیمان دەربڕی باسمان کردمان بەو شێوە نابێت بەڕاستی هەر مامۆستایەک ناڕازی بێت یان هەر مامۆستایەک بڕاتە سەر شەقام دەستگیر بکرێ ئەمە تێبینیمان لەسەر ئەو بابەتە بوو و قسەی خۆمامان کرد و توانیمان ژمارێک لەو مامۆستایانە کە
کەمترین کێشە و گرفتیان بوو ئازاد بکرێن و لە ڕێگەی دقی دووەکەوە بەڵام مامۆستا بەدەل کێشە و گرفتەکانی تر تایبەت ها لە ناو بابەتەکان و بەس تەسەوڕەکەم لەم نزیکانیشە ئەو شتانیشە ڕوون دەبێتەوە ئەگەر هیچ تۆهمەتێک لەسەری نەبێ تەسەوڕ ناکەم لە زیندان بمێنێتەوە. باشە دوا پرسیارم مامۆستا بە کورتی سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ساڵیادی شەخەڵدان بوو لە مامۆستاکەی هەولێریش هیچ سزایەکە بوو دوای 3 ساڵ بەوانەی کەم کاریان ئەنجامدا بڵێن پێشتری لە شوێنی تری شار پێشێلکاری بەرامبەر مامۆستایانە بووە لە کۆی شەیدکردنی مامۆستا بۆ لە شوێنی تر بڵێن پێشێلکاری بەرامبەر مامۆستا بۆەوەی کە لە هەولێریش هیچ سزایەکە بوو بۆ ئەوانە؟ یەک کێشەمان هەیە کاک ناو جەنابت میسلم لە خزمەتە مامۆستا نەما بەڕێزی عەفوەن داوای لێبوردنەکەم کێشەیەکمان هەیە زۆر جار هەیە ئەو کێشانە کە ڕوو ئەدا مامۆستاکە یان ئەو کەسە لە ڕێگەی کۆمەڵایەتی چارەسەری ئەکا و هیچ ئاگاداری ئێمە ناکاتەوە. یعنی ئەوە کێشە و گرفتێکی زۆر زۆرە ئێمە لەو دەربارەی ئەو مامۆستا ئێمە جوودێکی باشمان بەکارهێنا لە ئەولێرە بەڵام ئامادە نەبوو ئێمە ببینێ بەڵام ئامادە بوو وەزیر ببینێ ئامادە بوو بەرپرسێکی حزبی ببینێت ئامادە بوو کەسانێکی تر ببینێت و دیارە کێشەکە لە ڕێی کۆمەڵاتەوە بەڵام ئەو من زانیاریم هەیە ئەو کەسانە کە ئەو کارە کرا سزا دران و بە توندیش بەرامبەریان وەستان و حکومت بێدەنگ نەبوو و بەڵێ بڵێن ئەو کارە لەلایەن هەموو کەسێکەوە ئیدانە کرا بەداخەوە ئێمە مامۆستامانی شەید کرا لە شاری کۆی ئەمەژەت پێکرد ئەوش کێشە و گرفت تا ئیستا کێشە و گرفتەکەی چارەسەر نەکرا تا ئیستا بەڕاستی سزا با بڵێن ئەو کەسانە کە ئەو شانەکرێن سزا نەدران و لە دووهۆک و بادینانی شەروها لە ژمارە مامۆستایان دراوە ژمارە مامۆستایان زیندان کە ئەمانە ڕوو دەدات کە تو خۆپشاندن دەکرێت و نتیژیتیا ئەکەوێت ڕوو ئەدا لە هەموو جیهانە بەڵام تاکید بە ئەو کەسانە ئەم هەر مامۆستایەک ڕووی لە ئێمە کردوێتەوە ئێمە بە هەموو قوتمانەوە دیفاعمان لێ کردەوە ئامادە بووینە پارێزگارمان بکردەوە خۆشبەختانە لقی هەولێر سندیکای پارێزان ئامادە بووە بێ بەرامبەر داکۆکی لە مامۆستاکانمان بکە بەڵام زۆر جارێ مامۆستاکە خۆی نهاتووە یان خۆی وازی هێناوە لە کارەکە و تێتی من تەواو بەدوای بابەتەکەم ناڕۆم ئەوە بەڕاستی دەستی ئێمە یان دەسەڵاتی ئێمەتیان نامێنێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ ڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی سوپاسی بەڕێز دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.